لە بەغداوە زانیاری نوێ لە سەردابەشکردنی موچەی مانگی پێنج پێش جەژن ئاشکرا دەکرێت. مەسرور بارزانی لە واشنتۆنە و ئەمریکاش لە هەرێمی کوردستانەوە ڕەخنەیەکی تون لە حکوومەتەکەی دەگرێت. لە بەغدا هەنگاوێکی تون دژی سەلەفی مەدخەلی گیرایە بار. ئایا کوردستانیش دەگرێتەوە؟ ئەندامێکی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند ئەگەر لیستی موچەڕەوانەی بەغدا بکرێت ئەوە پێش جەژنی قوربان موچەی مانگی یاری موچەخۆرانی هەرێمی کوردستان دابەش دەکرێت. نەرمین معروف ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕایگەیاند ئەگەر هاتوو لەم ماوەیەدا هەرێمی کوردستان لیستی موچەی بۆ بەغدا بنێرێت و ئەوانیش وردبینی بۆ بکەن ئەوە پێش جەژن بەغدا موچەکە دەنێرێت و دابەش دەکرێت. ئەو پەرلەمانتارە وتیشی پێویستە هەرێم و بەغدا لەسەر بڕی داهاتی ناوخۆ ڕێک بکەون بۆ ئەوەی مانگانە موچەی موچەخۆرانی هەرێم دوانەکەوێت. ستیڤ دیتنەر کۆنسوڵی گشتی کونسوڵخانەی ئەمریکا لە هەولێر کۆڕبەندی ئابووری دێڵفی لە سلێمانی ڕایگەیاند زیاتر لە 10 ساڵە بودجەی هەرێمی کوردستان نەبراوەتە پەرلەمان. بردننی بودجە بۆ پەرلەمان شەفافیت زیاد دەکات و ڕێگری لە بەهەدەردانی سامانی گشتی و گەندەڵی دەکات. ئەو قسانەی کونسوڵی ئەمریکا لە کاتێکدایە کە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەردانێک لە واشنتۆنی پایتەختی ئەمریکایە جێی باسا لە دوای 2004 حکوومەتی هەرێم هەتاو کێسا یاسای بودجەی نەناردۆتە پەرلەمان. بەمەش لە دوای ڕاپەڕین ئەوە درێژتری ماوەیە کە حکوومەتی هەرێم بەبێ یاسای بودجە کاروبارەکانی بەڕێوە دەبات کە ئەوەش بۆتە هۆی ئەوەی گەندەڵیەکی زۆر لە هەرێمی کوردستان هەبێت. قاسم عەڕەجی ڕاوێژکاری نیشتیمانی عێراقی نووسراوێکی گشتاندووە تیایدا ئاماژە بەوە دەکات ڕەوتی مەدخەلیەت مەترسیدارن و پێویستە هۆشداری زیاتر بەرامبەر ئەوڕەتە بڵاو بکرێتەوە. داواش دەکات ڕێ و شوێن بۆ سنووردارکردنی ڕەوتەکە بگرێتە بەر و قەدەغە بکرێت بەهۆی ئەوەی دەبنەهۆی تێکدانی ئاشتی کۆمەڵایەتی وەک ئەو دەڵێت. جێی باسا پەیامەکە دوای کۆبوونەوەی ناوبراو بووە لەگەڵ پەرلەمانتارانی پارێزگا سونیە نشینەکانی پەرلەمانی عێراق. پەیامەکە باسی پارێزگاکانی هەرێمی کوردستان نەکراوە بۆ گرتنە بەر هەر ڕێ و شوێنێک دژی ڕەوتی مەدخەلی کە دکتۆر عەبدولەتیف ئەحمەد سەرپەرشتیان دەکات و ماوەیەکە لەسەر چەند پرسێک لەگەڵ حیزبە ئیسلامیەکان ناکۆکە و ڕەخنەی زۆری لێیان هەیە. ئیسلامیەکانیش ناوبراو بەدەستی حیزبی حلمانی کوردی و سعودیا ناو دەنێن.